پرۆژەی دروستکردنی کارگەی ڕیسایکلین لە قەزای چەمچەما لەژێر چاودێری بەڕێوەبەراتی گشتی شارەوانەکانی سلێمانی جێبەجێ دەکرێت. پرۆژەکە وەک بەرپرسان ئاماژەی بۆ دەکەن گرنگجێکی زۆری هەیە بۆ ناوچەکە لە ڕووی ژینگەی و تەندروستی، چونکە لە ڕۆژێکدا توانای ڕیسایکلینی 500 تۆن خۆڵ و خاشاکی هەیە و دەتوانرێت جارێکی تر بەکار بهێنرێتەوە و سوودی لێوەربگیرێت. پرۆژێکی زۆر گرنگ و استراتیژیە نەگەر بۆ ئەم ناوچەیە بەڵکو بۆ پارێزگای سلێمانی و بۆ کوردستانیش، چونکە ئەما بێ بە پشتیوانێکی گەورەی ئەو خۆڵ و خاشاقی کە هەمانە بە شێوەیە کە دۆستی ژینگە بێ چارەسەر بکە کە ڕۆژانە توانای چارەسەرکردنی 500 تەنی هەیە کە کۆی ئەو 21 شارەوانی ئەم ناوچەیە لە زۆرترین حاڵەتە 300 تەنیان هەیە، بۆیە توانێت هاوکارێکی گرنگ بێ بۆ ناوچەکانی تریش دەستێکی کرێکاری باش دروستەکە و دەرفەتی کارکردن دروستەکە و توانێت ئەمە بخاتە ئەو نەخشەیە کە سلێمانیمان کردو بە ئەندام لە عهدی دەولی بۆ وزەی جێگرە و ژینگە کە ئەبێ ژینگەمان بەرەو ژینگەیەکی پاک بەرین و ئەو کارگانی هەمانن بەتایبەتی لە بابەتی خۆڵ و خاشاکە دۆستی ژینگە بن. کارگەکە و هەم پاکردنەوەی خۆڵ و خاشاکەکە کە لە ئێستا دەست بەکارن هەردووکی ئەمە فرسەتێکی باشە، دەرفەتێکی باشە بۆ هەلی کار بۆ ناوچەکە و هەم لە بەرەوەی کۆمەڵەیە هەم ئەندازیار و کرێکار و پسپۆڕی ئەم بوارە ئەتوانن لەم کارگەیەوە لە کۆکردنەوەی خۆڵ و خاشاکەکەیە کار دەکەن. ئێمە بە هەوڵ و هیمەتی برای بەڕێزمان کاقوبات ناکرێت بۆ مێژوو ئەوە لە بیرکەین کە لە ساڵی پار بەڵێنیدا و پێرارکە هەرچی هاوکاری و دەستی خزمەت گوزاری بگێنێتە قەزای چەمچەماڵ. ئەم پرۆژەیە لە ڕووژینگەوە تەواوکەری ئەوەی کە پاکردنەوەکەیە. خۆتان دەزان لە ساڵی 2017 پێشتر شاری قەزای چەمچەماڵ بە ناحێو بە گوندەکانیشەوە کەوت بۆ ژێر خۆڵ و خاشاک، دوای ئەوەی بەڕێزیان کاقوبات هەوڵیدا لە ڕێگەی وەزارەتی شارەوانی و ئەم کۆمپانیا عقدیان لەگەڵ بکرێت دوای ئەوەی دەستکرا بە خۆڵ و خاشاکردنەوە. ئەم کارگەیەش مودەی دروستکردنەکەی 24 مانگ. بەڕێوەبەری گشتی شارەوانەکانی سلێمانی دەڵێت کارگەی ڕیسایکلین و لانفێڵی تەندروست بە شێوەیەکی ستانداردی جیهانی دروست دەکرێت و ماوەی تەواوبوونی پرۆژەکەش 24 مانگە لە ئێستاشدا کارکردن تێیدا بەردەوامە. بە تەواوبوونی پرۆژەکەش خۆڵ و خاشاکی 21 شارەوانی لەو کارگەیەدا ڕیسایکلین دەکرێت. دروستکردنی پرۆژەکە 24 مانگە 2 ساڵەوەتە لە کۆتایی 2020 ئەم کارگەی تەواو بێ. ئەم کارگەیە متەکامیلە، هەم کارگە ڕیسایکلینی خۆڵ و خاشاکە و هەم لانفێڵێکی هونەری سەحەیەکە لەگەڵیەتی. ئەم کارگەیە ئەڵمانیە، کارگەیشی دیزاین و تەسمیم و هێنانی کارگەکە شەر ئەڵمانیە، لەلایەن کۆمپانیای شکار و جێبەجێ ئەکرێت لە زۆنی چەمچەماڵ دووکان و بودجەکەشی تقریباً 7 ملیۆن دۆلارە. لە ئێستادا لە سنووری پارێزگای سلێمانی 2 پرۆژەی گرنگی ڕیسایکلین لە هەر یەک لە قەزای چەمچەماڵ و ناوچەی تانجەرۆ جێبەجێ دەکرێت. بڕیارە داهاتوویەکی نزیکیشدا کارگەیەکی دیکەی ڕیسایکلین لە قەزای شارە زوریش دروست بکرێت. بە تەواوبوونی ئەو پرۆژانەش جگە لەوەی لە ڕووی تەندروستی و پاکڕاگرتنی ژینگەوە گرنگێکی زۆری هەیە، هاوکات دەبێت تا سەرچاوەیەکیش بۆ دەستخستنی داهات و پێشخستنی کەرتی ئابووری و پیشەسازی و دۆزینەوەی هەلی کار. هێمن کەمال، کورتسات نیوز، قەزای چەمچەماڵ.